لە جیهانێکی پڕ لە شەڕ و ئاژاوەدا و لەناو کۆمەڵێک کاندیدی بەهێزدا پێدەچێت ئەم ساڵ ئەرکی لیژنەی خەڵاتی ئاشتی نۆبڵ بەراورد بە ساڵانی ڕابردوودا زۆر قورستر بێت. بڕیارە ڕۆژی هەینی داهاتوو براوەی خەڵاتی ئاشتی نۆبڵ بۆ ساڵی 2016 ئاشکرا بکرێت. بۆ ئەم ساڵ 376 کەس و ناوەند کاندیدن بۆ بردنەوەی خەڵاتەکە، بەڵام لە ناویاندا چەند کاندیدێکی بەهێز هەن کە چانسی زیاتریان هەیە. خوان مانوێل سانتۆس سەرۆکی کۆلۆمبیا بە هاوبەشی لەگەڵ تیمیلیۆن خمێنێز سەرۆکی بزوتنەوەی شۆڕشگێڕەکانی کۆلۆمبیا ناسراو بە فارک تا ئێستا بەهێزترین کاندیدن. ئەو دوو کەسایەتیە هەفتەی ڕابردوو بە ئێمزاکردنی ڕێکەوتنامەیەکی ئاشتی توانیان کۆتایی بە جەنگێکی 50 ساڵە بهێنن کە تێیدا زیاتر لە 260,000 کەس کوژراون و هەزاران کەسی دیکەش بێسەروشیان کران و نزیکەی 7 ملیۆن کەسیش بەهۆی ئەو جەنگەوە ئاوارە بوون. کۆمەڵەی بەرگری مەدەنی سووریا ناسراو بە کڵاوسپیەکان دووهەمین کاندیدی بەهێزن بۆ خەڵاتی نۆبڵی ئاشتی. ئەم کۆمەڵەیە لە ساڵی 2014دا دامەزراوە و زیاتر لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆنی سووریا بە تایبەتیش لە پارێزگاکانی حەلەب و ئیدلیب چالاکن. لە ماوەی 2 ساڵ و نیوی ڕابردوودا زیاتر لە 56,000 هاوڵاتی مەدەنیان لە مردن ڕزگار کردووە کە بەهۆی بردومانەکانی حکوومەتی سووریا و فڕۆکە جەنگەکانی رووسیاوە بریندار بووبوون. جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا بە هاوبەشی لەگەڵ محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران دوو کاندیدی بەهێزی دیکەن بۆ بردنەوەی خەڵاتەکە. ئەو دوو کەسایەتیە ڕۆڵێکی بەرچاویان بینی لە سەرکەوتنی دانوستانە ئەتۆمیەکانی ئێران و وڵاتانی ڕۆژئاوادا و بە بۆچوونی زۆرێک لە چاودێران بەهۆی سەرکەوتنی دانوستانەکانەوە ڕێگری کرا لە دەستپێکردنی جەنگێکی گەورەی دیکە لە ناوچەکەدا. کاندیدێکی بەهێزی دیکە بۆ خەڵاتی ئاشتی نۆبڵی ئەم ساڵ ئێدوارد سنۆدنە. ئێدوارد سنۆدن ئەندامی پێشووی دەستگای ئاسایشی نەتەوەیی ئەمریکایە کە لە ساڵی 2013دا کۆمەڵێک بەڵگەنامەی تایبەتی ئاشکرا کرد لە سەرسی خوڕیکردنی ئەمریکا بەسەر هاوڵاتیان و هەروەها سیخوڕیکردن بەسەر سەرکردەی وڵاتانی ئەوروپاییەوە. سنۆدن لە ئێستادا وەک پەنابەر نیشتەجێی رووسیایە. ئەمریکا ناوبراوی باسی خوڕیکردن و دزینی بەڵگەنامەی نهێنی تۆمەتبار کردووە و داوای ڕادەستکردنەوەی دەکات. نادیە مورادی کشە کوردی ئەزیدیش یەکێکە لە کاندیدە بەهێزەکان. نادیە موراد تەمەنی 23 ساڵە. لە مانگی ئابی 2014دا دوای هێرشی چەکدارانی داعش بۆ سەر شنگال ڕفێندرا و 3 مانگ دواتر توانی خۆی ڕزگار بکات. نادیە موراد دوای ڕزگاربوونی باسی دەستدرێژیە سێکسیەکانی چەکدارانی داعشی کرد بۆ سەرژنانی ئەزیدی و بۆ ئاشکراکردنی تاوانەکانی داعش سەردانی وڵاتانی جیهانی کرد. بەهۆی چالاکیەکانیەوە لەم دواییانەدا وەک باڵیۆزی نیاسپاکی نەتەوەیەگرتوەکان دیاری کرا. سڤێتلا گانوشکینە یەکێکی ترە لە کاندیدە بەهێزەکان. گانۆشکینە هەڵسوڕاوێکی مافەکانی مرۆڤە لە رووسیا. لە ساڵی 1990ەوە لە رووسیا هەوڵ بۆ مافەکانی پەنابەران و ئاوارەکان دەدات و زیاتر لە 50,000 پەنابەر و ئاوارە بەهۆی هەوڵەکانی ئەوەوە مافەکانیان بۆ دابین کراوە. هەرچەندە پێدەچێت زۆربەی هاوڵاتیانی کورد چاوەڕێی ئەوە بن ئەم ساڵ بۆ یەکەم جار کوردێک خەڵاتی نۆبڵی ئاشتی پێ بدرێت، بەڵام نادیە موراد کە یەکێکە لە کاندیدە بەهێزەکان چەندین ڕکابەری بەهێزیشی هەیە.